چۆن دووگیان دەبیت. دووگیانی پرۆسێکی سەرنجڕاکێشە. لێرەدا چۆنێتی کارکردنی دەخینە ڕوو. مانگی جارێک جەستەیژن هێلکێکی پێگەشت و دەکاتە ناو بۆری فالۆ. ئەم پرۆسەیە پێی دەوترێت هێلکەدانان. لە کاتی سێکسدا سپێرم دەردەچێت. کاتێک پیاوەکە تۆواوی دەڕژێت، خانەکانی سپێرم لە ڕێگەی ملی ڕەحمی ژنەکەەوە مەلە دەکەن بۆ سەرەوە. سپێرمەکە بەرەو بۆریەکانی فالۆ دەجوڵێت بۆ ئەوەی لەگەڵ هێلکەیەکدا کۆ ببێتەوە. سپێرم دەتوانێت تا 6 ڕۆژ لەناو جەستەی ژنەکەدا بژی پێش مردنی. هێلکەیەک نزیکەی 12 تا 24 کاتژمێر بەسەر دەبات و بە بۆری فالوبدا تێدەپەڕێت. ئەگەر هێلکەیەک لە هەمان کاتدا لەگەڵ سپێرمەکەدا بە بۆری فالوبی ژنێکدا بجوڵێت، ئەوە سپێرمێک لەگەڵ هێلکەکەدا یەک دەگرێت. ئێستا هێلکەی پیتێنرا و لە بۆری فالوب بۆ بەرەو خوارەوە دەڕوات بۆ منداڵدان. دەست دەکات بە گەشەکردن بۆ تۆپەڵەخانەکان. پێی دەوترێت بلاستۆکیست. کاتێک دەڕوات بۆ منداڵدان بۆ ماوەی 3 تا 4 ڕۆژ کە لەوێ بەناوپۆشی منداڵدانی ژنەکەەوە دەلکێت، ئەمەش پێی دەوترێت چاندن و ئەو کاتەیە کە بە فەرمی دووگیانی دەست پێ دەکات. کاتێک هێلکێکی پیتێنرا و لە منداڵدان دەچێنرێت، هۆرمۆنی دووگیانی دەردەدات کە ڕێگری دەکات لە داماڵینی ناوپۆشی منداڵدانەکەت. چاندن بە زۆری نزیکەی 6 ڕۆژ دوای پیتاندن دەست پێ دەکات و نزیکەی 3 بۆ 4 ڕۆژی دەوێت تا تەواو دەبێت. کۆرپەلەی قۆناغی سەرەتایی گەشە دەکات بۆ کۆرپەلەیەکی تەواو گەورە. وێڵاش بە دیواری منداڵدان دەلکێت بۆ ئەوەی کۆرپەلە خۆراکی پێویست و ئۆکسجینی پێویست بۆ گەشەکردن دابین بکات. ئەگەر سپێرم و هێلکە یەک نەگرن یان هێلکێکی پێتێنرا و نەچێنرێتە ناو منداڵدانەکەتەوە، ئەوە ناوپۆشەکە پێویست نییە و لە زەی ژنەکەوە دەڕژێتە دەرەوە. ئەوە سوڕی مانگانە یان ئادەی پێدەڵێن. لەبیرت بێت پرۆسەی دووگیانی دەتوانێت لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاواز بێت. هەروەها چەندین هۆکار دەتوانن کاریگەریان هەبێت لەسەر توانای منداڵبوون و دووگیانی، وەک تەمەنی تەندروستی و هەڵبژاردننی شێوازی ژیان. چاودێری پێش لەدایک بوون بریتە لە لایەنێکی گرنگی دووگیانێکی تەندروست. ژن پێویستە زووتر لەگەڵ پزیشکی چاودێری تەندروستی قسە بکات ئەگەر دووگیان بوو.